بەڵا عزیزانم بەسەرتا ژامەژەمان پێکرد هەوریەکەمان تایبەتە بە ئەوەی تا چنێک هاوڵاتیانی ئێمە متمانیان بە دادگاکان هەیە بۆ ئەوەی کێشەکانیان بگەڕێنەوە بۆ ئەو دامەزراوەیە لەوێ کێشەکانیان چارەسەر بکەن و حەق و مافەکانێک لای بکەنەوە لەوێ و بگەن بە دەرئەنجامێکە عەدلی تیا بێ لە کێشەکانیانەوە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک خالید نەقەشبەندیمان کردووە پارێزەر لە دادگاکانی هەرێمی کوردستان. کاک خالید بەخێربێن. زۆر بەخێر کاک خالید. خوشحاڵم ئەمڕۆ لێرە بوون عەزیزمان دێن. سپاس سەربژین. کاک خالید ئەمەوێ ئەوە بپرسم لە ئێستەیە هاوڵاتیانی ئێمە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سلێمانی ئەوەی کە ئێمە زیاتر لە دادگاکانی سلێمانیە جەنابتمان بینیوە. تا چەندێک هاوڵاتیانی ئێمە متمانیان بە دادگاکان هەیە بۆ ئەوەی کە کێشە و گرفتەکانی خۆیان بێنە ناو ئەو دادگایەوە و یەکلایی بێتەوە؟ سەرەتا سپاس و ڕێز بۆ ئێوەی بەڕێز. دیارە خوای گەورە کاتێک کە مخاتەبەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەکات احکم بینهم بما انزل الله، واتە ئەوەی کە خودای گەورە دای مەزراندووە و دای ناوە ولا تتبع أهواءهم، يعني بدواي هواي أوان مرو دیارە خەڵکیش بۆ یەکلاکردنەوەی گرفتەکانیان کێشەکانیان ناکۆکی کاران ڕێگەیان و ڕێگە چارەیان دادگایە و دەستوری هەمیشەی عێراق ئی ساڵی 2005 ئەوەی ڕەخساندووە بۆ هاوڵاتیان کە لە بەردەم دادگایەکی سربەخۆ لە بەردەم دادگایەکی بێلایەن هەمویان هاوتان و هەمویان وەکو یەکوان، بۆیە دادگا ڕەخساوە و زەمینەی دادگا لە بەردەم هەموو هاوڵاتیانە بۆ ئەوەی کە لە ڕووەکانی سزاییەوە، لە ڕووەکانی بەراییەوە، لە ڕووەکانی باری کەسێتیەوە، لە هەموو ڕووەکان دادگا ڕەخساوە لە بەردەم هاوڵاتیان. بەڵام مەسەلەی ئەوەی کە هاوڵاتی تا چەند متمانەی بە دادگا بێ ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو ڕێو شوێنانەی کە دادگا لە کاتی بەرکاردکردنی ئەو یاسانە کە جێبەجێ ئەکا لە ڕۆژانەیە چۆنە. دیارە هەرێمی کوردستان و دادگاکانی سلێمانی، هەولێر، هەڵەبجە، دهۆک، هەموو ئەو دادگانی کە لە هەرێمی کوردستانە هەیە کار بە ئەم یاسانەیەکەن، بەڵام بەدەرنین لەو کێشە و گیر و گرفتانی کە هەیە لە با بڵێن لە دامەزراوەکانی حکوومەتە یان لە دامەزراوەکانی تری دەوڵەتە. بەڵام دەوڵەت کاتێک کە دادگات دائەنێ دای ئەنێ بۆ ئەوەی دوور بێت، هاوڵاتیان دوور خاتەوە لە ململانێ و کێشە و گیر و گرفت، بۆیە دادگاکان هەیە. متمانەی خەڵک بە دادگا ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تا چەند من مافەکەم خێرا بەدەستهێنم. بۆیە یاسا ڕێکی خستووە کە ئەگەر هاتوو دادبینی ئەنجام مرا 20 ڕۆژ زیاتر نەبێ ماوەی ئەو دواخستنە، ئەگەر حاڵەتەکە گرنگ نەبێ، یعنی ئەبێت ئەم حاڵەتە گرنگیەک هەبێکەوە بکات تا 20 ڕۆژ یان دواخستن دروست ببێ. بۆ نمونە پێویستی بە نووسراوێک بێت بکرێت بۆ شوێنێک بۆ دڵنیابوون لەو داوایی کە هەیە. ئەمە لە یاسای دادبینی شارستانیەکان دیاری کراوە کە 20 ڕۆژ زیاتر نەبێ. لە مادەی 162 بابەتە سزاییەکانی شەروەها دیاری کردووە کە ئەبێ مودەیەکی مناسب بێ بۆ دواخستنی هەموو داوایەک تا داوایەکی تر. بۆیە لێرە لە بەر ئەوەی کە دادوەرمان کەمە، لەبەر ئەوەی کە فەرمانبەرمان کەمە، لەبەر ئەوەی کە بینامان کەمە، لەبەر ئەوەی کە ڕێو شوێنە یاساییەکان ئەوەش ڕۆتینی تێدا کەوتووە، بۆیە ئەبینین کە درەنگ ئەکەوێ ماوەی بەدەستێنانی مافی کەسەکە یان هاوڵاتیەکە. بۆیە ئەو متمانەیە کە هەیەی بە دادگا کەمێک سستر ئەبێت وەکو ئەوەی کە هەیبێت و بەخێرا دروست ببێت لە لای. زۆر باشە کاک خالید، تا چەند گرنگە هاوڵاتی و شارێکی وای هەبێت دەزانین لە کۆمەلگای ئێمەدا لەوانەیە بەشێکی پەیوەندی بە کولتور و عادەتمانەوە هەبێت کە زۆرە لە کێشەکان لە نێو خۆماندا لە ڕێگەی عەشیرەت و بنەماڵە و کەس و ئەوانەوە چارەسەری بکەین. بەڵام ئەگەر هوشارێکی دقیقە بێت کە ئەم کەسە بزانێت لە ڕووی یاسایەوە تەواتی ئەم مافەی وەرەگیرێتەوە، ئایا دەتوانێت پەنابەرێتە بەر یاسایان ئەگەر لەم نێوەندەدا کامیان باشترەوە لە بەرژەوەندی ئەو کەسەیە کە حەقەکەی خوراوە بۆ یەکلایکردنەوەی کێشەکەی پەنابەرێتە بەر یاسا یاخود لە ڕێگەی عرف و بابەتی کۆمەڵایەتی و کێشەکەی چارەسەر بکات؟ دەستخۆش دیارە خۆی بە درێژایی مێژوو
بابەتی سەلماندنی با بڵێن حەق و ماف قۆناغ تێپەڕیوە سەرەتا لەسەر ئەوە بووە کە بێرێتە دەستی با بڵێن قەدەرێکی نادیار کە ئەو کەسە یان هەڵەیە ناو چەند مارێکەوە ناو ئاگرێکەوە بۆی بزانرێم کەسە حەقی هەیە مافی هەیە یان نا لە دواییە بنەمای هێز هاتۆتەکایەوە کە لەسەر بنەمای هێز کێ هێزی زیاتر بووە ئەوە توانیوێتی مافی خۆی بەدەست بێنێ ئەمە لە زنجیرەی مێژووی مرۆڤایەتی لە دواییە هاتۆتە باریەوەی کە چۆن کەس بتوانێت کە سەلماندن پەیدا بکات و دادگاکان هاتۆتەکایەوە بۆ یەکلاکردنەوەی ململانیەکان دیارە ڕۆشنگەری و ڕۆشنبیری خەڵک و تاک لەسەر ئەوەی کە دادگا باشترە ئەمە بۆ خۆی وا ئەکات کە خەڵک ڕوو بکاتە دادگا لەوەی لە دەرەوە بێ بۆ نمونە کۆمەڵێک بابەتمان هەیە ئەگەر لە دەرەوەی دادگا بکرێ هیچ بەهایەکی یاسایی نییە ئەگەر بۆ نمونە لە بابەتە شارستانیەکان لە بابەتەکانی باری کەسێتیش ئەگەر هاتوو بۆ نمونە لە دەرەوەی دادگا ئەنجامرا هەر ئەبێ بێتەوە بۆ دادگا بۆ ڕاستاندنی یعنی ناکرێت ڕێگە چارە تەنها دەرەوەی دادگا بێ بە تایبەت بۆ بابەتە بەرایی و داراییانەی کە گرنگن لە نێوان خەڵکەکانە بۆ زامنکردنی ماف چونکە ماف وەکو ئەوەی کە ئەگەر بەرگی یاسایی پێوە نەبێ پێوەی دیار نییە کە کێیە خاوەن ماف بۆیە یاسا و دادگا بۆ ئەوەیە کە یەکلاکەرەوەی ماف بێ لە نێوان تاکەکانی کۆمەڵگە بۆیە ڕۆشنگەری و ڕۆشنبیری خەڵک و تاکەکان لەسەر ئەوەیە کە تا چەند و لەکوێ حەقەکەی دیاری ئەکرێ و لەکوێ زامن ئەکرێت ئەوەی لە عێراقا هەمانە و لە هەرێمی کوردستانە هەمانە ئەبێ یاسا دیاری بکە ئەگەر یاسا دیاری نەکات ئەوە ئەو مافەت نابێ بە ماف و نابێ بە با بڵێن بەهای قانونی خۆی وەرناگری هەتا ئەوەنەی کە لەلایەن فەرمانبەرێکی حکوومەت بەنسبەتی ئەو بابەتانەی کە پەیوەستن بە دامەزراوەکانی حکوومەت و لەلایەن دادگا ئەگەر پەیوەست بێ بە دادگا نچین کە ئێمە پێویستە بهێنینە ناو دادگاکان تەنها لە ناو دادگاکانە وەکو جەنابتە فەرمووی ڕاستاندنی بۆ بکرێ یەکلایی بکرێتەوە لە لای فەرمانبەرێکی حکومی بکرێ بە نووسراوێکی فەرمی ئەگەر بۆمان باس بکەی بۆ هاوڵاتیانی بۆ نمونە دەست خۆش بۆ نمونە ئەو بابەتانەی کڕین و فرۆشتنی عقار یاسا دیاری کردووە کڕین و فرۆشتنی عقار شەکلیەتی خۆی وەرناگرێ هەتا لە بەردەم فەرمانبەری حکوومەت ئیقرارەکە نەکرێ واتە لە کوردی خۆمان ئەڵێ پەنجەمۆر ئەو پەنجەمۆرە هەتا نەکرێ ئەو کڕین و فرۆشتنە شەکلیەتی خۆی وەرناگرێ شەکلیەتی خۆی چییە گواستنەوەی ئەو مڵکەیە لە کەسێکەوە بۆ مەمەس لە فەرمانبەری حکوومەت ئەوەیە لە دادگای بۆی هاوڵاتیان ئەوەیە کە لە دایری خانوبەرە بەڵێ ئەوەیە کە لە دایری خانوبەرە چونکە یاسا بۆی دیاری کردووە کە لەوێ شوێنی گواستنەوەی مڵکە بۆ نمونە ئەمە بە نسبەتی ئاعیان بە نسبەتی عقارەکان ئەین یەنە سەر بۆ نمونە ئۆتۆمبیل و هەر بابەتەکانی تر ئۆتۆمبیلیش بۆ نمونە شەکلیەتی خۆی وەرناگرێ هەتا لە بەردەم فەرمانبەری هاتوچۆ پەنجەمۆر نەکرێت لە گواستنەوەی ئەو منقولە یان ئەو گوازراوە ئەو ئۆتۆمبیلە لە ئەلیفەوە بۆ بە بۆیە ئەو عقدانەی کە ئەکرێ لە دەرەوەی دادگا ئەو بەها یاساییەی نییە تەنها قوتی ئەوەی هەیە کە ئەمە مافی پارەدانەکەیە کە داوێتی بە کەسی بەرامبەر ئەوە سەلمێندرێک کە پارەکە دراوە بەڵام ئەوەی کە ئەم حەقە گوازراوەتەوە لە ئەلیفەوە بۆ بە ئەو ئەبێ لە بەردەم فەرمانبەری حکوومەت بێ بە نسبەتی ئەو بابەتانەی کە ئەبێ لە ناو دادگا جێگیر بکرێ بۆ نمونە زەواج یاسا دیاری کردووە کە پێویستە لە دادگا گرێبەستی هاوسەرگیری بگرێ و هەروەها دیاری کردووە کە سزا ئەدرێ ئەو کەسەی کە لە دەرەوەی دادگا گرێبەستی هاوسەرگیری ئەکرێت و ئەبێ غەرامەش بدات یعنی بەدەر لە بەندکردن دەبێ غەرامەش بدات دادگا یان قانون دیاری کردووە کە ئەگەر کەسێک هات و کەسێکی تری تەلاقدا لە دەرەوەی دادگا پێویستە جێگیری بکات لە دادگا
نابێت هەر ئەوەنەی کە کەسەکەی تەلاقدا لە دادگا و تەواو و بتوانێت لە دوایی یا جارێکی تر زەواج بکاتەوە تۆ ئەوەکەی تر لە زمەتی تۆیە لە ناو لێکەوتەکان چین ئەگە نەچێتە دادگا وەکوتم ئەگەر هاتوو بۆ نمونە کەسێک زەواج بکە لەگەڵ کەسێک یاسا سزای بۆ دایناوە کە لە ملیۆنێکەوە بۆ 3 ملیۆن دینار ئەمە غەرامەی کەسەکەیە کە لە دەرەوەی دادگا ئەنجام بە و بە نسبەتی بەندکردنیشەوە ئەگات تا لە 3 ساڵ بۆ 5 ساڵ ئەگەر هاتوو زەواجی کردبوو و بەڵام لە دەرەوەی دادگا چووە زەواجێکی تری کردووە یعنی تەنانەت بەدەر لەوەی کە نابێکەی بە سزا دیاری کردووە یاسا بۆ نمونە ئەو بابەتانەی کە بە تایبەت کە پێیوەستە بە شەرعی خوددا یاسا دیاری کردووە و یاسای باریکەسێتی ژمارە 1970 ساڵی 1950 کە هەموار کراوەتەوە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2008 بە یاسای ژمارە 15 ئەمەی دیاری کردووە کە سزا ئەدرێت ئەو کەسێک کە لە دەرەوەی دادگا ئەنجامی بە و سزاکە قورسترە بۆ نمونە جاربەجار ئەڵێ ئەی من لە ناو دادگا خێزانێکم هەیە هاوسەرێکم هەیە با بچم لە دەرەوەی دادگا هاوسەرێکی تر بهێنم خۆ من تۆمار ناکەم لە دادگا نا ئەمە ئەگەر هاوسەرەکە ڕۆژێ لە ڕۆژان بێت و داوا بکات لە دادگا بڵێ وەڵام من فلانە کەس هاوسەری منە ئەوە لەو کاتەیە سزا ئەدرێ بۆ سزایی کە پێشتر باسم کرد کە ئەم لە دەرەوەی دادگا زەواجی کردووە بەڵام سەرباری ئەوەی کە لە دەرەوەی دادگا زەواجی کردووە زەواجی دووهەمە بۆیە لە 3 ساڵ بۆ 5 ساڵ سزاکەی دیاری کردووە یاسای باریکەسێتی هەموار کراوە لە هەرێمی کوردستان یعنی وەکو وتمان هەنێ بابەت هەیە حەمیدە و باشە کە تۆ بچی ئەنجامی بیت لە دادگا هەنێ بابەت هەیە ئەگەر تۆ ئەنجامینەیە نەک ئەوەی کە مەسەلەکە لە حەمیدی ئابێ نە مەسەلەکە گاتە باری ئەوەی کە سزا ئەدرێت وە سزا دیاری کراوە لە یاسایە بۆیە دەرگای یاسا ئەو دەرگایەیان ئەو شوێنەیە کە زامنی مافی هاوڵاتیان ئەکات و هاوڵاتیان لە دەرەوەی دادگا ڕێکسازیە کۆمەڵایەتیەکان بابەتەکانی تری ژیان ئەتوانن ئەنجام بن بەڵام بۆ نمونە لە بابەتی قەرزکردنە لە بابەتی قەرزکردنە خوای تەبارەک و تەعالا ئەڵێ ئەگەر هات و قەرزێکتان ناوە کەسێکی تر بۆ ماوەیەکی دیاری کراو یان بۆ ماوەیەک ئەوە بینوسنەوە کتەتی بوو بەشایەتی بەڵێ بۆ ئەوەی کە وەشاهیدی هەبێت بۆ نمونە 2 شاهددا ئەنەی بۆ ئەوەی کە ئەم با بڵێن ئەم پرۆسەیە صحیح بێ و ڕاست بێ نەک ئەوەی کە تۆ هاتوویت لەگەڵ کەسەکە یا ڕێککەوتووی و پارە دیاوەتێ و هیچ شاهدێکت نییە بێت بۆ محکەمە بڵێ تەنها خوای گەورە ئاگای لێیە باشە کە خوای گەورە ئاگای لێیە دادگا تەنها ئەو مافەت دەیاتێ کە تۆ سرندی بەرامبەرەکە بیت چونکە هیچ مافێکی ترت نییە و هیچ بەڵگەیەکی ترت نییە کاک خالید ئەو دوو شایەتە کیفایەتە بۆی بتوانێت کێشەکانی ینی چارەسەر بکرێت بە بەڵگەی نووسراوە بە بەڵگەی نووسراوە ئەگەر دوو کەسە سوێن ئەگەر ناشاهید دبێت و بەڵگەی نووسراو نەبێ نەخێر سوێنیش خۆ نابێت دارایی نەخێر بەڵێ چۆر باشە کاک خالید بۆچی گرنگە ئێمە پەنابەرین نەبەردادگاکان بۆ منە دوو هاوڵاتین زەواجەکەن قەیچێکە با لە ماڵی خۆیانە زەواج بکەن مەلایەک مارەیان کایان تۆ خانووێک بە منەفرۆشی ئێمە بۆچی بچینە فەرمانگەی خانوبەرە یا کاکدانیار سیارێک بە تۆ فرۆشێ بۆچی بچینە فەرمانگەی هاتوچۆ ئەمان بۆچی گرنگن زۆر تەواوە طبعاً بۆ لێککەوتەکان یعنی ئێستا ئێمە لە بەردەم زەواجە زەواج چییە زەواج گرێدانی هاوسەرەتیە لە نێوان دەکەر و ئونتا نێر و مێ دیاری کردووە قانونی باری کەسێتی عراقی و هەموارکراویش لە هەرێمی کوردستان رابطة للحياة المشتركة بۆ هاوبەشی لە ژیان وطبعا بۆ محبة ورحمة يكمشت إنجا رابطة للحياة المشتركة ياسای عێراق ئەڵێ نەسل واتە دروستکردنی منداڵ لە هەرێمی کوردستان لە هەموارەکە نەسلی تیانە بۆ نمونە ئەم
تۆمارکردنە لە دادگا تۆمارکردنی هاوسەرگیری بۆ پارێزگاریکردنە لە مافی ژن و لە مافی پیاویش لە کاتی هاوسەرەتی و دوای هاوسەرەتی یان لە کاتی کۆتایی هێنان بە هاوسەرەتێکە بۆ مافی ئەوانی تر کێن ئەوانی تر ئەو منداڵانی کە دروست دەبن باشە تۆ چۆن ئێمە بیسەلمێنین کە ئەم منداڵی فلانە کەسە ئەی ئەبێت زەواجێکی صحیح هەبێ لە نێوان ئەم دوو کەسەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بیسەلمێنین کە یان خیلوەیەکی تەواو هەبێ و ئەمانە هەمووی ئەگەر تۆمار کرابوو لە دادگا ئەو کاتە ئاسان و دروست دەبێ بەڵام ئەگەر تۆمار نەکرابوو لە دادگاوەکەوەی کە کۆن ئێمە هەمان بوو بە حکمیەوەی دادگامان کەم بوو لە شار و شارۆچکەکان دادگامان نەبوو ناچار کەسەکە دوای 7 ساڵ 6 ساڵ کاتێکم قوتابخانەی ئەهات اینجا ئەچوو تۆماری هاوسەرگیریەکەیە کرد و لەبەر ئەوەی کە منداڵێکی هەیە منداڵەکەیە چێتە مەکتەب ئاوا بوو بەڵام ئێستاوانە ئێستا دادگاکان زۆرن هەموو شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستان و لە شوێنەکانی تر عێراق دادگای تایە بە نیسبەتی بابەتە بەراییەکانی شەروە ئەو گواستنەوەی مڵکیەتە یعنی بۆ نمونە کەسێک تووشی پێکدادانی ئۆتۆمبیل ئەبێت لە یەکێک لە شەقامەکانە کاتێک کە سیارەکەی دەستی بەسەرا ئەگیرێ کە دەستی بەسەرا ئەگیرێ بەچی ئەسلمێندرێ کە ئەم سیارەی تۆیە بۆ ئەوەی تۆ بەیانی دوو بەیانی وەریگریتەوە لە فەرمانگەی هاتوچۆ طبعاً بەو ساڵانەیە کە تۆ بەناوی تۆوەیە ئەوەیە پێویستی دادگا ئەگەر یان پێویستی فەرمانگەکانی حکوومەت یعنی تۆ ئەو گرێبستە لە بەردەم فەرمانبەری دیاری کراو ئەنجامی بی بۆیە ئێمە هانی خەڵکەین ئەڵێن ڕاستاندن بکەن بۆ بابەتەکانی ژیان لە دادگا یان هەر پێش وەختەوەرن لە دادگا ئەنجامی بن و هەروەها ئەو بابەتانی کە گرێبەستن و پێویستیان بە شەکلیەتی تەواوە وەکو خانوبەرە وەکو بۆ نمونە ئۆتۆمبیل و بابەتەکانی تر ئەمانش لە فەرمانگەکانی خۆی دیاری زۆر باشەکان خالید وەکو پارێزەرێک ئێوە لە نێوان پەنابردن بۆ یاسا و پەنابردن بۆ عرف و چارەسەرنی کێشەکان لە ڕێگەی کۆمەڵایەتی لە ڕێگەی کەسەکانەوە لەم نێوەندەدا کام کێشانە زۆرە کە ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە بۆی خەڵک وشیار بێت ئاگاداری ئەو بابەتانە بێت کە ئەگەر کێشەیە یاخود حەقێکی خورا پەنابرێتە بەر یاسا وەڵا بابەتەکانی قەرز لە نێوان هاوڵاتیانەوە کوتم چونکە بە شێوەیەکی چاون و قێنراو یان بە شێوەیە کە لەسەر بنەمای متمانەیەکی زۆر ئارێت لەبەرەوەی متمانەیەکی زۆری هەیە بەلایەنی بەرامبەر ئەچێت قەرزەکەی ئەیاتێ یان ئەچێ ئەمانەتەکەی لەلادا ئەنێ یان ئەمە لە بابەتە با بڵێن لە بابەتە بەراییەکان و کێشەی نێوان خاوەن مڵک و کێشەی نێوان گواستنەوەی مڵکەکە لە کەسێکەوە بۆ کەسێک خاوەن مڵک و کرێکی و خاوەن مڵک ئەم بابەتانە ئەو بابەتانن کە ڕۆژانە لە دادگاکانی هەرێمی کوردستان ئێمە هەمانە و کێشی کرێکار و خاوەن کارەکەی ئەمانەمان زۆرە و کێشەی ئەو بابەتانی کە قەرەبوویتی ئەکەوێ کە پێویستی بە قەرە بووە چونکە لە ڕووی سزاییەوە سزای خۆی وەرگرتووە یان لە ڕووی زیانگەیاندنەوە زیانی گەیاندووە بەلایەنی بەرامبەر ئەم بابەتانن کە لە دادگا بەراییەکان زیاتر لە بەردەممانایە ئەمێنێتە بابەتەکانی باریکەسێتی بابەتەکانی بەڕاستی بابەتی ڕاستاندنی زەواج ئەوانی کە لە دەرەوەی زەواجە ئێستا لە دەرەوەی زەواجیان کردووە ئێستا کەمتر بۆتەوە زۆربەی زۆریەت لە دادگا زەواج ئەکات و گرێبەستی هاوسەرگیری ئەنجامەیە بەڵام بابەتەکانی وەکو بۆ نمونە جیابوونەوەی لە نێوان هاوسەرەکانە ئەو زۆرن و بە شێوەیەکی بەرچاو زۆرن و بابەتی بینینی مناڵ لە دوای جیابوونەوە لەلایەن باوکەوە ئەگەر مناڵەکە لە لای باوک بێ مناڵەکە لە لای دایک بێەوە لەلایەن دایکەوە ئەگەر مناڵەکە لە لای باوک بێ ئەم بابەتانە ئەو بابەتانن کە لە دادگاکانی باریکەسێتی و لە دادگای بەرایی هەیە لە دادگاکانی دادگای سزاییەکان بەڕاستی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی ئەو سزایی کە مادەی دوی خراپ بەکارهێنانی ئامێری پەیوەندی دیاری کردووە ئەوەمان زۆرە لە ڕووی ئەوەی کە هەڕەشە و با بڵێن زیان گەیاندن بەلایەنی بەرامبەر و هەروەها ئێمە
زیانگەیاندن بە مڵک و ماڵی کەسی یەکتر ئەمە ئەو بابەتانن و فێڵکاری بەڕاستی زۆر بووە و زۆرە لە ڕووی چەکەوە بێ لە ڕووی وەرگرتنی پارەوە بێ و شێوازەکانی وەرگرتنی پارە ئەمە ئەو بابەتانن کە هەمانە لەگەڵ بابەتەکانی تونندوتیژی و بەرەنگاربوونەوەی تونندوتیژی لە سەرخێزان ئێمە بۆ نمونە لە دادگای سلەیمانی تەنها یەک دادگامان هەیە و یەک دادوەرمان هەیە بەڕاستی ئەو ڕێژە زۆرەی تونوتیژی کە هەیە لە ناو خێزانە بەرامبەر بە هەبوونی یەک دادگا زۆر کەمە و ئەم بابەتانەن ئەو بابەتانەی کە زیاتر لە دادگاکان لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سلەیمانی ئەو ترێت زۆربەی ئەو کێشانەی کە هێنراوەتە دادگاکان لە نێوان دوو کەسا بوو کە پێشتر متمانەیەکی زۆر لە بینیانە هەبووە ئەو متمانە زۆرە وای کردووە کە کارێک بۆ یەکتر ئەنجام دن دوایی بێتە بابەتی کێشەکانیان ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەو متمانەی کە هەمانە بە خزم و کەسەکانمان بە هاوڕێکانمان یاخود لە بینمانە مامەڵەیەک هەیە سبەینێ نەبێتە کێشەیەک و ببێتە داوا بچێتە بەردەمی دادگاکان دەستان خۆش بێ وەڵا خۆی هەر ئەوەیە ئێمە ئەوەی کاوەکو محامیە کارەکەین زیاتر یەن کێشەکان لە نێوان خزم و کەسوکارە یان لەگەڵ دراوسەکەیەتی یان لەگەڵ هاوڕێکەیەتی یعنی چونکە کەسی غەیرا و کەسی غەریب هەر پێ ناوێرێ و چونکە زانیاری نییە لەسەر ژیانت و ناتوانێت پێویست بێت و نزیک بێ لە ژیانت ئەمە لە لایەنە کۆمەڵایەتێکی لەلایەنە یاساییەکەی ئێمە بۆ ئەوەی کە مافەکانی یەکتر بپارێزین پێویستە لە کاتی ئەنجامانی هەر گرێبەستێک یعنی لە کاتی ئەنجامانی هەر ڕێکەوتنێک پێویستە ئێمە پەنابەرینە ڕێگە چارەکانی دادگەری ڕێگە چارەکانی دادگەری و عەدالەت چۆنە بۆ نمونە لای خۆمان کاتێک کە کێشەکە زۆر قوڵە بێتەوە مافەکەی خوراوە اینجا ڕوەکاتە پارێزەر بۆ ئەوەی کە زامنی حەقەکەی بکات و ڕێو شوێنی نیشان بات چونکە تۆ پارێزەر و پزیشک و ئەندازیار بابەتەکانیان نزیکن لە یەکتر و بابەتەکانیان پێویستن بە ژیانی ڕۆژانەی تاکەکان ئەگەر من ئەندازیارێک ڕێو شوێنم نەیاتێ بۆ دروستکردنی بۆ نمونە خانوویەک دوکانێک هەر بابەتێکی بیناسازی من نازانم ڕێکی بخەم و هەروەها بە پزیشکێک ئەگەر دەرمان و عیلاج و ئەوەم بۆ دیاری نەکات من نازانم چارەسەری خۆم بکەم هەروەها پارێزەریش پارێزەر ئەگەر مافەکانی تۆ دیاری نەکات لەو بابەتی کە تۆ بەتەمای بابەتەکە بەرایی بێ سزایی بێ باری کەسێتی بێ خێزانی بێ هەموو ئەمانە ئەگەر دیاری نەکا بۆت و ڕوونی نەکاتەوە بۆ تۆ نایزانی زۆرێک هەیە کاتی هاتووە بۆ نمونە بۆ نووسنگەکانمان و توێتی من نەڕەمەم نازانی من ئەمەم بزانیایە وام بەڵێ و من ئەمەم بزانیایە وام نایە کرد یان من بۆچی من لە سەرتاوە من ئەم ڕۆشنگەریەم نەبووە یان ئەم بەرچاوڕوونیم نەبووە بۆیە پێویستە پەنابرن بۆ کەسانی شارەزا لە بوارەکەیە یعنی ماخابە من ئیستێشار هەر کەسێک کە با بڵین ئەمە شریعەتی ئیسلامی وامان پێ ئەڵێ ئەبێت ئیستیشارە بکرێ ئەبێ ڕاوێژ بکرێ زۆر باشە کاک خالید دەرفەتمان تەواوە دوا پەیامت چییە دوا ڕێنمایی چییە بۆ هاوڵاتیان کاتێک کە کێشەیەکیان دێتە بەردەم گرنگەکە لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی دادگاکانەوە پەنابەرنە بەر چارەسەری کێشەکانیان زۆر جار خەڵکانێکیشن پەنا نابنە بەر پارێزە لەبەر بابەتی مادیوانە لە کورە نایەوێت کێشەکە ئەویان چارەسەرە بێت چی گرنگە لەم نێوەندەدا بکرێت وەڵا ئەمەوێ لە پارێزەرەکەەوە دەست پێ بکەم چونکە خۆمم بابەتی پارێزەری بابەتێکی مرۆیە هەر بابەتەکە ئەوە نییە کە کەسەکە بۆ نمونە عانەیە دوعاانە لە بریگرتەکە یان لە کاردارەکەی وەرگێت نەخێر ئێمە زۆر بابەت هەیە بەبێ بەرامبەرەوە بۆ خی گەورە ئەنجامی هەین بۆیە ئەکرێت ئەو کەسانە خەیاڵیان لای ئەوە نەبێت تەنها ئەم پارێزەرە شتێکیان لێوەرەگرێت لە بەرامبەران نەخێرەتوانن ڕوو بکەن ئەمە لەلایەک لایشی ترەوە بۆ زامنی حەقەکانیان من یعنی هیوا خوازم کە خەڵک ئەو ڕۆشنگەری لا دروست ببێ لە کاتی کێشەیانەیە بۆ دادگا لە کاتی ڕێکخستنی مافەکانی سەردانی دادگا و دامەزراوەکانی حکوومەت و دەوڵەت بکەن سپاس بۆ بەڕێز خالید نەقەشبەندی پارێزەر خوشحاڵ بووین ئەم تەوەرە لەگەڵ